وێڕای کۆنی و تەمەنی خۆیان، بەڵام زۆری بارانی ئەم ساڵ زیانێکی زۆری بە خانووە دێرینەکانی سلێمانی گەیاندووە. بەشێک لە بینە کەلەپورەکانی شار بە تەواوەتی وێران بوون. ئەم خانووانە پێکهاتوون لە نزیکەی 8 گەڕێکی دێرینی سلێمانی کە بەشێکیان وەک کەلەپور دەستنیشان کرابوون. بەداخەوە ئەم خانووانە ئەگەر بڵێم هەموو ساڵێک ساڵ بە ساڵ خانووەکانمان زیاتر بەرەو لە ناوچوونەچێ، بەڵام لەگەڵ ئەوەشە دڵخۆشکەرین کە ئەتوانین بەشێک لەو خانووانە نۆژەم بکەینەوە یاخود داوا لە خەڵکی خەمخۆر و سەرمایەداری شاری سلێمانی بکەین کە بێن ئەو خانووانە خۆماڵە بکەن. بەشێک لەم خانووانە پاشخانێکی گەورەی سیاسی و مێژوویی و هونەری و ئەدەبیان لە خۆیاندا هەڵگرتووە، بۆ پێی ماڵی سیاسی و هونەرمەندان و ئەدیبانی شار بوون. هێواش هێواش بەرەو وێرانبوون دەچن و دەبنە بەشێک لە ڕابردوو. من خەڵکێکی زۆرە ناسم کە ڕۆحێکی زۆر جوانیان هەیە و زۆر دڵسۆزن بە شارەکەیان. خۆگەردەستی و دڵسۆزانە نەبایە ڕەنگە سلێمانی ئێستا زۆر لە دواتر و ناشرینتر بایە جەنابە گەربێ مەشاریعەکانی فلان و فلان و فلان و فلان هەمووی فڕێی لە سلێمانی ئەمێنێتەوە گوندێک. چەند جێگەیەکی کەم وەک سمبولی مێژوویی شار پارێزگاریان لێکراوە. ئێرە ماڵی جەمال نەبەزی نووسەرە کە لەلایەن کەسوکاریەوە کراوەتە مۆزەخانەیەکی نمونەیی. لە ناودەیان خانووی وێرانکرا و هێشتا پارێزگاری لە مێژووی نووسین و فەرهەنگی نووسەر دەکات. لە ئێستاە بۆ ئێمەی کورد یەکێک لە خاڵە گرنگەکانەوەیە کە دەبێ ئەو خانۆ کۆن و دێرینانەی کە لە سەدەکانی ڕابردووە یا بڵین لە سەدەی 20 دروست کراوە و تاکو ئێستا ماوەتەوە پێویستە بیپارێزین، چونکە ئەمە سەروەتێکی نیشتیمانیە، سەروەتێکی کەلتوریە و سەروەتێکە پەیوەندی بە فەرهەنگ و بە ئەدەبیات و بە دنیای کۆمەڵاسی ئێمەوە هەیە. بەرپرسان نەبوونی بودجێ پێویست بە لەمپەری بەردەم پارێزگاری لەو شوێنە دێرینانەی سلێمانی دەزانن، بەڵام داوا دەکەن خەڵکی سەرمایەدار و خێرخواز هاوکاریان بن لە پاراستنی مێژووی دێرینی سلێمانی. سنوورکەری دەنگی ئەمریکا، سلێمانی.